ڕۆژنامەنووسان و لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئیدانەی ڕێگری لە تیمی ڕۆژنامەوانی کەناڵی پەیام دەکەن لەلایەن هێزەمنیەکانی پارتیەوە و جیاوازی لە نێوان کەناڵەکان بە عیبەیەکی گەورە ناو دەبن. لای خۆشەوە بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای کۆمەڵ ڕێگریکردن لە تیمەکانی پەیام لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتی بۆ چەندەمین جار بە کاردانەوەی سیاسینەوە دەبات و داوا دەکا پارتی بە تێڕوانینی خۆی دابچێتەوە. ڕێگریکردن لە تیمی ڕۆژنامەوانی کەناڵی ئاسمانی پەیام لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە سنووری زۆنی زەرد بۆ ڕووماڵی ئۆپەراسیۆنی شەڕی مووسڵ و شەنگال و چەندین کۆنگرەی ڕۆژنامەوانی و ڕووماڵی سەردانی سەرۆکی دەستگای کاروباری مینی حکوومەت بۆ ناوچە ئازادکراوەکانی ژێردەستی داعش و دوجاریش ڕووماڵی سەردانی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکانە بۆ کەمپی ئاوارەکانی حەسەن شام و خازر کە لەلایەن هێزەمنیەکانی پارتیەوە ڕێگری لە تیمی ڕۆژنامەوانی کەناڵی ئاسمانی پەیام دەکرێت. لای خۆیانەوە هەریەکە لە لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لە سندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان و سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان ئیدانەی پێشێلکاریەکانی هێزەکەی پارتی دەکەن بەرامبەر تیمەکەی کەناڵی ئاسمانی پەیام. ڕەحمان غەریب ڕێخەری سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان ڕێگریکردن لە کەناڵی پەیام و جیاوازیکردن لە نێوان کەناڵەکان بە عیبەیەکی گەورە ناو دەبات و ئیدانەی دەکات. سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان و ڕووماڵی دۆخی ئاوارەکان مۆرکی هیچ هێزێکی سیاسی نییە. ڕێگریکردنی هێزەکانی پارتی با پێشێلکاری یاسایی و وەستانەوە لە دژی یاسا ناو دەبات. ئەمە پێشێلکاری یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستان کە لە ساڵی 2017 پەرلەمان دەرچووە بەداخەوە و دژی یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیشە و کارێکە دوور لە کاری میدیایی دوورە لە ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی و دژی یاسای پێدانی زانیار و کۆمەڵە کشتی دیکەشە. کەناڵی ئاسمانی پەیام بەداخەوە بە تایبەتی لە دەڤەری زەر ڕوبەڕووی لای خۆشیەوە بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ دوو پاتی دەکاتەوە. ئەوان لە چوارچێوەی یاسا و ئەتیکی ڕۆژنامەوانی کاریان کردووە و ڕێگریکردن لە تیمی ڕۆژنامەنووسانیان لە سنووری ژێردەسەڵاتی پارتی دیموکرات با کاردانەوەی سیاسی ناو دەبات و داواش دەکات چیتر پارتی دیموکرات جیاوازی لە نێوان کەناڵەکان نەکات تا لە راپۆرتە نێودەوڵەتیەکاندا هەرێم لە ڕیزبەندی وڵاتانی پێشێلکاری ئازادی بەرامبەر ڕۆژنامەنووسان ناوی تۆمار نەکرێت. بەردەوام کەناڵی ئاسمانی پەیام بەداخەوە بە تایبەتی لە دەڤەری زەر ڕوبەڕووی ڕێگریەکان دەبێتەوە. ڕێگریەکانی ئەمڕۆژ لە چوارچێوەی ئەو ڕێگریانە دێت کە لەو زۆنگە ڕوبەڕووی ستافی ئێمە و پیامێرەکانی ئێمە دەبێتەوە. بەڵام وەکو باسم کرد پەیام هیچ سنوور بەزاندنێکی نەکردووە. ئەوەی هۆیە دەگەڕێتەوە بۆ لایەنە سیاسیەکە دیارە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵ و کە ئەویش سەر بە کۆمەڵی ئیسلامیە لەبەر مەواقیف و هەڵوێستە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی ڕێگری لە کەناڵی ئاسمانی پەیام دەکرێت. ئەگەرنا پەیام تەجاوزی سنووری یاسای کاری ڕۆژنامەنووسی نەکردووە نایشیکا بە پێی ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی کار دەکات. بۆیە من لێرەوە داوام وایە بەرپرسانی زۆنگی زەرد و بەرپرسانی پارتی دیموکرات لە دەڤەری خۆیان باشتر و بەو شێوازە تەعامل نەکەن ڕێگری نەکەن لە ئازادی کاری ڕۆژنامەنووسی چونکەوە بۆ خۆیان باش نییە و بۆ سومعە و هەڵوێستە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بۆ دۆزی کورد باش نییە. تەمەنا دەکەم کە بەو بیر و باوەڕیانە بچنەوە چیتر ڕێگریەکان کۆتایی پێبێنن. کەناڵی ئاسمانی پەیام سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵە و لە دوای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم لە 23 حوزەیرانی ساڵی 2015ەوە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بەدڵی لایەنێکی دیاریکراو نەبوون. کەناڵی ئاسمانی پەیامی ژووە کادر و ئەندامانی کۆمەڵ ڕووبەڕووی پەرچەکرداری هەڵوێستانە گۆڕەکانی کۆمەڵ ئیسلامی بوونەتەوە و وەک پیشەی میدیایی خۆشی پەیام هەمیشە پەنجەی خستووەتە سەر یاسا شکێنیەکان کە دوجار ڕێگریەکان لی وەک کاردانەوەی سیاسی ئەژمار دەکرێن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.